هكذا فعلت بنا أيها البعثين. لماذا؟ سيويك سال بر ليسو لروجيكي وقام رودا قزاي سي صادق خابور كرا لەلایەن حکومەتی بەعەسەوە قەزاکە تەختی زەوی کرا و خەڵکەکەشی ڕاگوازرا بۆ کۆمەڵگە زۆرمەلیەکان. لە دوای ڕاپەڕینەوە خەڵکی لە سەرەرکی خۆیان شارێکی وێرانەیان دووبارە بنیاد نایەوە. بەڵام هاوڵاتیان ئەم قەزایە لە دوای تێبڕبوونی ئەو ماوە زۆرە تا ئێستش بەدەست کەمی خزمەتگوزاری و نەبوونی پرۆژە بۆ گەشەسەندنی ئەم شارە دەناڵێنن وە خۆیان دەڵێن یەکێکە لە شارە پشتگوێخراوەکان لەلایەن حکومەتی هەرێمەوە. زیانەکانی من ڕیزێ دوکانمە بۆ 7 دوکان لەگەڵ 3 خانووە ئەجا کۆنی سێ ساقچین یەکەم خانووی سێ ساقچین لەگەڵ خەڵکێکی زۆری شارەکەمان ئەو کاتە خەڵکێکی زۆرە بوو هەمووی خاوەنی مڵک و ماڵ و هەموو ژیانێکی خۆشیە بوو بەڵام بەداخەوە تا ئێستا کەس ناتوە تەعویزەردا بۆ سێ ساق. ئەبووە ئەو بەڕێزانی کە ئێستا ئەمڕۆ داوت کرابوون بۆ شار ئەبووە سوێنیان بخواردایە لەسەر ئەو مێزە وەکو چۆن پەرلەمانتارێک سوێن دەخوا ساڵانی پێشوو بەڵێنیان ئەدا ئەم جارە بەڵێنیشیان نەدا واتە بە شێوەیەک لە شێوەکان خەڵکی شار مەویستر بوو پێم وابێ زیاتر ئەبووە سوێنیان بخواردایە لەو کۆنگرەیەکە لەسەر شاری سەی ساق ئەبێ کۆنگرەیەکی گەورەی بۆ بکرێ و جێدەستیان دیار بێ سوێندی ئەوەمان بۆ بخۆن کە ئێمە دڵسۆزین بۆ شارەکەتان. چەندین جار هاوڵاتیان ئەم شارە وێران کراوە داوایان کردووە کە بوجەی تەرخانکراو بۆ ئەم شارە لە ئاسی وێرانەکەی دابێت بەڵام گوێیان بۆ ڕانەگیرا و ئەگەرچی بەڵێنی زۆریان پێدراوە بەڵام تا ئێستا بەڵێنەکان نەبوونەتە کردار و پارێزەرانی خۆبەخشی کەیسی خابوورکردنی سەی سادقیش لە هەوڵدان تا زیان لێکەوتوانی سەی سادق قەرەبوو بکرێنەوە. پێویستە کاری جدی بکرێت لەسەر هەموو پرۆژە یاسانە بۆ ئەو کەیسانەی کەوا هاوڵاتیانی زەرمەند کە لەلایەن ڕژەی بەعسی خاپورکراوە کیمیاباران کراوە خاپورکراون قەرەبووی مادی بکرێنەوە. بەڵێ بەتاکید لێرەوە ئێمە لە کەناڵە بەڕێزەکەیەوە داواکەین لەسەر جەمکردە کوردستانەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاری جدی و تەواوەتی بکەن لە ماوەی ئەم 4 ساڵە بتوانێت پرۆژە یاسایەک دەربکرێت بۆ قەرەبووکردنەوەی سەرجەم ئەو ناوچە خەبوورکانەی لە هەرێمی کوردستان هەیە. ئەمڕۆ لە ساڵیەتی ئەو کارە ساتەدا لە مەراسیمێکی تایبەتدا بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و بەرپرسان چەندین چالاکی بەڕێوە چوو. چالەکانی ئەمڕۆ خۆی هەبینێت لە شانۆیەک و پێشانگایەکی فۆتۆگرافی و پێشکەشکردنی وتار لەلایەن بەرپرسان و هاوڵاتیانی شارەوە و دەرخستنی مێژووی ئەم شارە بە ئاشناکردنی بە مناڵانی سەی سادق و هەروەها ئاشناکردنی بە جیلی ئێستاینەوەی نوێوە داهاتوو و ئێمە بتوانین لە ڕێگەی ئەم مەراسیمانەوە زیاتر برەو بدەین بەم کارانە مێژووی شارەکەمان و کوردستان و وڵاتەکەمان لیاد نەکەین. سەید سادق قەزایەکی گەورەی هەرێمی کوردستانە و ژمارەی دانیشتوانی 110,000 کەس زیاترە. لە سەرەتای ساڵی 2014 خەڵکی سەی سادق ڕژانە سەر شەقام و تووڕێی و بێزاری خۆیان لە دەسەڵات خستە ڕوو بۆ داواکاری خزمەتگوزاری زیاتر بۆ قەزاکەیان. بەداخەوە خۆپشاندانەکان بە شەیدبوونی گەنجێک کۆتایی پێهات. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.